لە ڕۆژمێری یەکێتیدا 21 سێ وەک ڕۆژی شەهیدان دیاریکراوە و یەکێتەکانیش بە سەربەرزیەوە ئەم یادا بەرز ڕدەگرن. لەو چوارچێوەیەشدا لە مەراسیمێکدا مەڵبەندی 20 قەرەچووخ ئەم ڕۆژەیان بەرز ڕاگرت و لەلایەن کەسوکاری شەهیدانەوە پەردا لەسەر وێنەی سەرۆک مامجەلال لادرا. یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حەزب بوو لە هەموو شارەکان کۆمیتەی شەهیدانمان دروست کرد لە هەموو مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. یەکێتی سەرکەشەکان بە ئەم ڕۆژە کە 21 تشرینی دووەم هاوکاتە لەگەڵ ڕۆژی لە سێدارەدانی شەهید خاڵە شەهابوو، جەعفەر عەبدولواحید و ئەنوەر زۆراب کە سێ سەرکردەی دیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوون وەکو ڕۆژی شەهیدان. سەروەریەکە بۆ شەهیدان، بۆ بنەماڵەی شەهیدان، بۆ ڕێخستنەکان، بۆ پێشمەرگە دێرینەکان، بۆ هەموو نەوەکانی داهاتوو. ناسنامەیەکە کە هەمومان شانازی پێوە دەکەین. کوڕانی یەکێتی لە سنووری مەخمور و قەراج و کەندێناوە با خوێنی خۆیان دەیان داستان و سەروەریان تۆمار کردووە و ڕۆڵی بەچاویان هەبووە لە تێکشکاندنی دوژمنان و تاریکپەرستاندا. یادکردنەوەی ساڵڕۆژی شەهیدبوونی شەهیدان دووپاتکەرەوەی ڕێز و وەفایە بۆ گیانی پاکی شەهیدان بە ڕێبازە پیرۆزەکەیان. ڕێز و وەفایە بۆ ڕێبازی پیرۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەگەر ڕۆژمێری ساڵ چاوێک پێدا بخشێنینەوە دەبینین ڕۆژێک نییە لە ڕۆژمێردا کە کوڕانی یەکێتی داستانیان تۆمار نەکرد بێت، قوربانیان نەدابێ. سڵاو ڕێزم هەیە بۆ گۆڕی پارچی شەهیدەکانەوە، سڵاو ڕێزم هەیە بۆ پێشمەرگە قارەمانەکان لە بەرەکانی جەنگ وەکو خوشکی سێ شەهید بەڵێن دووپات دەکەینەوە درێژە پێدەری ڕێبازەکەی جەنابیمان بین. هەڵدانەوەی مێژووی یەکێتی پڕاوپڕە لە سەروەری و قوربانیدان تەنها لە سنووری مەخمور یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی زیاتر لە 500 شەهیدی سەنگەرە. سەرباز محەممەد، گەلی کوردستان، مەخمور.